ماوەیەک بەر لە ئێستا وەزارەتی کارەبا ڕایگەیان کە 18 کاتژمێر کارەبای نیشتیمانی درراوە بە هاوڵاتیان و مۆلی داهلیەکانی ڕانگەیان ئەوانیش 18 کاتژمێر کارەبایان بە هاوڵاتیان داوە. سەرۆکی پێشووی کۆمەڵەی مۆلی داهلیەکان دەڵێت بە حیسابی حکومەت بێت شەو ڕۆژ لە هەرێمی کوردستان 36 کاتژمێرە. لە کاتێکدا ئەوە ڕاست نییە و مۆلیدەکان فشارێکی زۆریان لەسەرە و کارەبای نیشتیمانی تەنها چەند کاتژمێرێکی کەم دەدرێت بە هاوڵاتیان. ئێمە بەرپرس کراوین بەرپرسیارین بەرامبەر هاوڵاتی ڕۆژانە لە سەعات 1 پاش نیوەڕۆ هەتا 1 شەو ئێمە بەرپرسین لە دابینکردنی کارەبا بۆ هاوڵاتی و هەروەها بەیانیان لە 6:30 بۆ 8 ئەوە غەزبە لەسەرمان هەرە بێ کارەبا دەرکەین. ئەگەر بە جۆرەی ئەو وتانەی بەڕێز وتەبێژی وەزارەتی کارەبا بێ ئەبێ ڕۆژگار لای ئێمە بووێ بە 38 ساعت کە ئەوانەوەیان دابین کردبێ ئێمەش غەسب بێ لەسەرمان 18 ساعت بین کەواتە ڕۆژگار لە کوردستان 38 ساعتە لە هەموو وڵاتان جێگەی داخە 24 ساعتە. کاتەکان نادیارە و لە هەمان کاتیشا ئێمە لە 1 بۆ 1 بەڕاستی مۆلیدەکانمان هەمووی هیلاک بوو. فەرموو بەڕێزی وەرە ژوورەوە ئەو مۆلیدە جوانە ئیژەکە لە ترسا مۆلیدێکی لۆکی شوێناوە لە تەنیشتیەوە دامناوە بۆی هاوڵاتی قوربەسەر بێکارەبانە بێ. یعنی ئەمە نابێژن لەو 2 مانگە و 3 مانگە بەس کێشەی کارەبا لەم کابینە لە دەستێک دشتە دەستێک ئەوە با شاهد بنجی. چەندی ساڵە بەرپرسانی حکومی حیزبی بەڵێنی باشترکردنی کارەبای نیشتیمانی بە هاوڵاتیان دەدەن، بەڵام ساڵە دوای ساڵ دۆخی کارەبا ڕووی لە خراببوون کردووە. بەپێی ئامارەکان تەواوی هەرێمی کوردستان پێویستی بە 6500 مێگاوات کارەبا هەیە، بەڵام 3000 مێگاوات کارەبا بە هاوڵاتیان دەدرێت. سلێمانی پێویستی بە 2200 مێگاوات کارەبا هەیە، بەڵام 800 مێگاوات کارەبای پێدەدرێت. لەو ڕێژەیەش 250 مێگاواتی بۆ کارەبای بەردەوامی پرۆژەکانی ئاو و نەخۆشخانەکان و چەند شوێنێکی دیکە دەڕوات و تەنها 450 مێگاواتی لێ دەمێنێتەوە بۆ سلێمانی و قەزا و نەحیەکانی و بۆ هەڵەبجە و قەزا و نەحیەکانی. من ئاگام لەو 18 ساعتەنی ئەوە ڕەنگە لەسەر ئاستی هەموو هەرێم و داتایەک بێ معدەلی تێگەڕایەک وەرگیراوێ لەگەڵ بەردەوام و نابەردەوامەوانێ، بەڵام ئێمە لە سلێمانی مانگێکی ژەبێ لە 10 ساعت زیاتر کارەبامان نەبووە. ئێستا تقریبان لە بینی 7 بۆ 8 ساعت کارەبا هەیە لە ناو شار و لە دەرەوەی شاری سلێمانی. دیارە ئەوەی کە وەزارەتی کارەبا ئاگادار بین زۆر لە هەوڵی بەردەوامایە کەوا بتوانێت ئاستی بەرەمێنانی زیاد بکە بۆ ئەوی بتوانێت کاریگەری هەبێت لەسەر ساعتەکانی پێدانی کارەبا. ڕاستەکەی ئەو پلانش لە وەزارەتە لای ئێمە نییە، یعنی نازانم چۆنە، بەڵام ئەوەی کە جۆمان لێ بووە وەزارەت لە هەوڵی بەردەوامدایە. ئەوەی جێگەی پرسیارە حکومەت تا ئێستا پلانێکی ئەوتۆی نییە بۆ دروستکردنی وێزگەیەکی نوێی بەرهەمێنانی کارەبا. ئەوە سەرڕایبوونی یەدەگی گەورەی غاز بۆ کارپێکردنی وێزگەکانی کارەبا لە هەرێمی کوردستان. ئێستاش لە دوای 1 شەوەوە شار بە تەواوی تاریک و خامۆش دەبێت و لە نێوان مۆلیدە و کارەبای نیشتیمانی هیچ کامێکیان نادرێت بە هاوڵاتیان. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.